ئێمە نەخۆشمان هەبوو بەڕاستی دوای عملیات عیلاجی وەرنەگرتووە لەبەر هەر هۆکارێک تووشی ئەوکردن بوو. زۆر چاکە لە کاتی وەرگرتنی چارەسەر نەخۆش توانێت ژیانی ئاسایی خۆی بژی کارەکانی ڕۆژانەی جێبەجێ بکە یان بە پێچەوانەوە لەگەڵەوەی کە ئەم شتانش ئەنجامەدا پێویستە چۆنەڵی ئاگای لە خۆی بێت یا کۆمەڵک پارێزی هەیە ئەنجامی بات. ئێمە ئەو نەخۆشانەی کە تووشی شێرپەنجەی سیەکانە بن ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بن کە بەپی پزیشکی پسپۆ ڕێنمایی ئەداتێ بۆ چونکە وەکو گوتمان شەرنی ئێمە وەکو نەشتەرگەری سنگوسیەکان بەردەوام چاودێریان بکەین لەوانەیە ڕێنمایی ئێمە جیاوازتر بێت لە ڕێنمایی پزیشکێک کە لی بەرپرسە کە چارەسەری کیمیاوی ئەکا لەلایەن پزیشکێک کە وەکو پەلمۆلۆجی چارەسەری کۆندامی هەناسەی ئەکا ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بێ بۆ نمونە گرنگترین نیەوەیە کە نەخۆشەکە کە توش بوو دوایەوەی مەسەلەن نەشتەرگەری بۆ نەکرا بەڵام چارەسەری کیمیایی وەرگێ ئەبێ بزانێت چی ئەکات چۆن هەنگاوانێ ستایلی ژیانی بگۆڕێ وەرزشکردنە خواردنە دەروون ئاسوودەیە و بەهێزیە بیرکردنەوەیەکی زۆر ئەرێنی هەبێت بە دڵنیایەوە چارەسەرە بێت یان ئەگەر پێویست بە ئێمە بکە و نەشتەرگەریمان بۆ کرد و ڕێنماییان ئەدەینێ ئەو نەخۆشانە لەوانەیە پێویست بکە کۆمەڵێک ئامێریانە دەینێ بەکاربێنن کۆچینی بەردەوام پیاسەی زۆر چارەسەری عیلاج طەبیعی تر لەلایەن ئەوانەی کە چارەسەری سروشتیان بۆ ئەکەن یاخود ڕێنمایی وەرگرن یاخود خۆیان فێر ببن یان لە ڕێگەی لە ئێستاوە کە لە یوتیوب زۆربەی ڕێنمایەکان ئەکرێ وەربگرن پابند بن یان چەند چارەسەرێک عیلاجێک وەرەگرێ بۆ کەمکردنەوەی هەوکردنیان ئێمە نەخۆشمان هەبوو بەڕاستی دوای عملیات عیلاجی وەرنەگرتووە لەبەر هەر هۆکارێک تووشی ئەوکردن بووە یان نەخۆشمانە بووە نزیکی با بڵێن دوای نەشتەرگەریمان بۆ کرد دوای مانگێک پێم تەمان دوای نەشتەرگەری بە هەفتەی یەکەم هەڵست یعنی بە 3 ساعت یەکەم هەڵستنەوە بە هەفتەی یەکەم تەقەڵیان بۆ لابرێت کە ئێمە بە نازۆڕێکین بە هەفتەی دووەمەی بچنەوە لای پزیشکی پسپۆڕی چارەسەر بە کیمیاویە بچنەوە بۆ لایەن کە مزەڕەکانیان بۆ ببەنەوە تر ڕێنماییان بدەنێ نەخۆشمان هەبوو تا 4 مانگ دوایەوە نەچۆتەوە لای کە ئەمە زۆر کارەساتە نەشتەرگەریەکەی کرتەوە ینی پێویست ناکاپچێتەوە لای ئەبێ پابندی ئەو ڕێنمایانە بن کە ئێمە و تیمەکە بە گشتی ئەیدەین زۆر چاکە میهرەبانی دڵسۆزی و لێزانی